لە بازاڕی قەیسەری شاری هەولێر بەشێکی ئەو بازارە تایبەتە بە فرۆشتنی ئەو کەلوپەلانەی کە لە کوردەواریدا لە کۆندا بەکار هاتوون و لە ئێستاشدا بەشێکیان بەکاردێن. لەناو بازاڕەکەدا کەلوپەلی وەک لانک و فەرش و تیرۆگ و هێرەگ و ناوبرێشک و تەشی و چەندان بابەتی تریش دەفرۆشرێت. بەڵام سەرهەڵدانی قەیرانی دارایی و بوجە و کەمی موچە لە ئێستادا کاریگەری کردوتە سەر بازاڕەکە. ئەو بابەتانە زۆر بەکاردی ئێستا بەس نزیکەی ساڵێکە ئەو قەیرانە دارایی زۆر تەسهیل لەمە کردیە. بازاڕەکەمان تقریبی زەعیف بووە چونکە پێشتر خەڵک ئەشیای دەکڕی پارە هەبوو بەس ئێستا بەڕاستی کەم بووە. بەشێک لە لانک فرۆشەکانی بازاڕی قەیسەری ئەو لانکانەی دەیفرۆشن دەستکردی خۆیانن و دەڵێن داری ساز و داری جا و بی و بیەکاژا و ئەسپیندار باشترین زۆری دارن بۆ دروستکردنی لانک. ڕەمزی مەحموود کە یەکێکە لە فرۆشیارانی لانک دەڵێت 80 ساڵ پێش ئێستا باب و باپیرانی کاری کڕین و فرۆشتنی لانک و جەنجەڕ و کەلوپەلی جووت و زەوی کێڵانیان کردووە. ئەو دەڵێت چەندان جار خێزانی کوردی دانیشتووی تاراوگا هاتوونەتە لای لانچیان کڕیوە و لێرەوە بردویانە بۆ وڵاتانی دەرەوە بۆ مناڵەکانیان. یەک لانک پێشان مەسەرەن هەر ماڵک پێویستی بە لانچی بوو یەکسەر لانچ منداڵی دەبوو لانچی دەگۆڕی بەس ئێستا دەچن لانچی قەدیمی خوانی استعمار دەکەن لە ماڵان لانچی دەین پارەیان نییە غێر لانچی بکڕن هەیە متەمەکینیشە دەکڕیتن لۆ خۆی بەست. فرۆشیارانی لانک دەڵێن هەر لە کۆنەوە ئەوە باوە کە مناڵ گەر لە نێو لانک خوێندا ئەوا جەستەی توند و تۆڵ دەبێت و خەوی خۆش دەبێت. لانک زستانان گەرم و هاوینان فێنک دەبێت بۆ مناڵ. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر